بە مەبەستی خۆناساندن و ڕوونکردنەوەی بەرنامەی کۆمەڵی دادگەری بۆ پەرلەمانی عێراق مرواری محەممەد کاندیدی ژمارە 33 کۆمەڵی دادگەری لە بازنەی دوی سلێمانی بە یاوەری پەرلەمانتار عومەر عەبدوڵڵا و بەشێک لە کادرانی کۆمەڵ لە ئەنجومەنی دەی کۆمەڵ کاسبکارانی بازاری ڕاپەڕینیان لە سلێمانی بەسەر کردەوە. هاوڵاتیان بە گەرمی پێشوازیان لە کاندیدەکەی کۆمەڵ کرد و هیوای سەرکەوتنیان بۆ خواست. دەژڵێن گرینگە هاوڵاتیان لە پرۆسەی هەڵبژاردن بەشداری بکەن و بە تاکە ڕێگەی گۆڕانکاری دەزانن. لەلایەکی دیکەشەوە بەشداری نەکردنی هاوڵاتیان لە دەنگدان لە بەرژەوەندی دەسەڵات دەزانن. وەڵا ڕێگریەکە لە ساختەکاری براکەم زۆریش حەزەکەم هەمووی بچێ بۆ دەنگان ئەوەشی کە نایەوێت مەسەن دەنگ بە هەریژ نەبێ بیسووتێنێ بۆی نایەوێت دەنگ بە بۆ لایەنەی کە بڵێن مەبەسیەتی هەن بۆی کە دەسەڵاتداری نەکات استفادەی لێ نەکا و نەخۆزێتەوە. بەڵام سەبارەت بە جەنابتان تا حەدێ من لەوانەیە بڵێم نەبێتە هەڵکێشان من ئەمە ڕاستی لێم سەبارەت بە کۆمەڵ هەرچەندە من وەکو خۆم هیچ حیزبێ نیم بە سەبارەت بە کۆمەڵ من هەموو کاتێوتومە ئەو خزمەتەی کە کۆمەڵ کردوێتی بە خەڵکی سلێمانی بە تایبەتی ئەوەی کە من ئاگادارم و لە ناو سلێمانیە ژیاوم بڕوا ناکەم هەموو حیزب و لایەنێک توانی بێتی و خزمەتە بکە. ئەمە بۆچوونی خۆمە لەوەشی واژ نەبێ بەڵام من وایە بینم هەر لە خەسەخانی بەخشینتەوە هەر لە کەناڵی بەخشینەوە کە ئاگادارم خانیان بۆ هەتی و بۆ فەقیر و بۆ نەدار و بۆ ئەمانە کردووە یەکێ لەوانە خۆم ئاگادارم کە میشانیان کردو من دەستخۆشیان لێکم بۆ ئەم کارە جوانانیان کە کردویانە. بەڵام هیوادارم جێگەی متمانی خەڵک بن هیوادارم ئەم دەنگەی کە پێیان ئەدرێ هەر کەسێک پێیان ئەیە بتوانن خزمەتی ئەو میلەتی خۆیان کەن بتوانن ئەم میلەتە بەژمێنێت و بەشخوراوە وا لێ بکەن کە بەڕاستی دڵی بە وڵاتەکەی خۆی خۆش بێ. منێکیان خۆم لەوانێ بڵێم دڵم بەم وڵاتە زۆر خۆش نییە. مرواری محەممەد دەڵێت دڵخۆشە بەوەی لە ناو هاوڵاتیاندا پێشوازی گەرمی لێ دەکرێت. ئەو دەڵێت ئەرکی کاندید بەڵێندان نییە بۆیە ئەو لە بانگەشەکانیدا هیچ بەڵێنێک نادات تەنها ئەوە نەبێت لە پەرلەمانی عێراق کار دەکات بۆ دەستەبەرکردنی مافەکانی کورد و دەرکردن و هەمواری ئەو یاسانەی لە بەرژەوەندی هاوڵاتیاندایە. بێگومان کاندید نابێ هیچ بەڵێنێکدا ئەمە هەڵەیەکە کاندێ لەگەڵ ڕێزم بۆ کاندیدەکان هەندێک کاندید هەندێک بەڵێن دەدەن و کە لە تواناشیاندانە کاندید دەبێ بزانێ ئیشی خۆی چێ ئیشی ئەو چاودێریە بەڕاستی جێبەجێکردنی پرۆژه یاساکانە و دانانی پرۆژه یاسا دەرکردنی یاسایە نەک بەڵێندان بە خەڵک بەسپاس بەخوای گەورە خەڵک بۆ ئێمە ئەوەندی ئێمە ڕویان تێ دەکەین ئیستیجابەیان باشە زۆر کەس شێ کە بە تەمای دەنگدانیە کاتێک ئێمە ئەبینێ و قسەیان لەگەڵەکەی قەناعەتی بۆ دروستە بێ ئەڵێ بە تەمانە بووم دەنگبم بەڵام مادام ئێوەن دەنگتان پێ دەدەین چونکە بەڕاستی پەرلەمانتارەکان بخۆیان خەڵک بە زۆری ئەیان ناسێ کارەکانیانی بینیوە ئەلحەمدولیلا خەڵکیش تا ڕادەیەک ڕۆشنبیرە خەڵک وشیار بۆتەوە مەگەر کەسانێک ناڵم کە بۆ خۆیان کاسیلێسی و کۆیلە بن لەگەڵ ڕێزم ئەوانە جیاوازیان هەیە گەرنا زۆربەی خەڵکەکە ئەلحەمدولیلا باشن و قەناعەتەکەن و کۆمەڵی دادگەری 5 کاندیدی هەیە بۆ پەرلەمانی عێراق سەرجەمیان خاوەن ئەزمون و ئەوانن کە هەمیشە لە هەوڵی دەستەبەرکردنی مافەکانی کووردا بوون و دژی گەندەڵی و نادادپەروەری وەستاونەتەوە. ئێستاش دەیانەوێت بەچوونیان بۆ پەرلەمانی عێراق دادگەری زیاتر بچەسپێن و لە بەغداوە شەڕی دەستەبەرکردنی مافەکانی کورد بکەن. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.